بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست بینەری HD گەڕیان ڕادیۆی میلی گەڕیان لە 94.1 ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. من جەلال گۆڵەییم ئەم ڕۆژی یەکشەمە بەرنامەیەکی ڕاستەوخۆم هەیە لە میدیایی گەڕیان لە خزمەتانە ئەبم. بەڵێ دەستخۆشی بۆ کاکە ڕێبازی گوڵ کە ئەرچی هەموو ئیشەکانی خستۆتە سەرشان هەم بە مۆنتێر و هەم بە کامێرە. ڕێز و سڵاوم بۆ ستافی ڕادیۆی گەڕیان و HD گەڕیان. حرمەتی جەلال گۆڵەی قبول بکەن ئەمڕۆ ئەم بەرنامە جوان و ڕاستەوخۆیە لە خزمەتان ئابم. خۆشەویستان ئەمەوێ پێشەوەی داغڵی بەرنامەکە ببین شتێکتان عرس بکەم من بە بۆنەی ئەوەی دەوامێک و وەزیفەیەکی فەرمی خۆمم هەیە کە ڕۆژی یەکشەمان لەمە دوا بەرنامە پێشکەش ناکەم هەموو چوارشەمەیەک ڕاستەوخۆ لە خزمەتان ئابم. و لەم ڕۆژەوە هەتا دوای 21 سێ لەبەر ئەوەی کە خۆتان نەزانن یەک دنیا بۆنەی خۆشیش و ناخۆشیشمان هەیە بەرنامەکانم ڕاگرم لە دوای 21 سێ چوارشەمان لە خزمەتانە ئەبم ئیشەڵڵا ڕاستەوخۆ. خۆشەویستان ئەمەوێ پێتان ڕابگەێنم کە 8 مارس سبەینە نا دوو سبەی لە کاژمێر دەی بەیانیۆ لە ماڵی سۆفی کەریمی بەڕێز ماڵی کولتوری سۆفی کەریمی بەڕێز لە کاژمێر دەوە بۆ پێنجی ئێوارە ئەنواع ڕێکخرا و چالاکەوان و شانۆکار و بە سپۆنسەری ڕادیۆی میلی گەڕیان و تەلەڤیزۆنی HD گەڕیان ئێمە کار و چالاکیێکی زۆرمان هەیە لە ڕۆژی 8 مارس دوو بەیانیەکە کە یادی ئافرەتانە هاتن بۆ هەمووانە وەکو وتم لە کاژمێردە بۆ پێنجی ئێوارە کاتەکەمان زۆر کەمە ڕێباز جاران وانە بوو حەفلە لە خزمەتان ئەبین و بچووکیتانەکەم. خۆشەویستان بەرنامەکەم ڕاستەوخۆیە ئەتوان ڕاستەوخۆ پەیوەندیم پێوە بکەن ژمارەکانە چێتە سەر شاشەی HD گەڕیان دەستخۆشی بۆ هەموو لای ڕێز و حرمەتم هەیە. ڕێز و خۆشەویستین بۆ تیکتۆکی جەلال گۆڵەی هونەرمەندی ئەمڕۆمان لە شاری کەرکووکەوە هاتووە کەرکووکە جوانەکە و دڵەکەی جەلال گۆڵەی و قودسی کوردستان. کاکە گۆران حەسەن زۆر بەخێر بێت. زۆر سپاس مامۆستا زۆر بەڕێزی خۆشحاڵ بووم کە لە گەڕیان میوانم و هیوادارم هەر سەرکەوتوو بوون و سڵاوڕێزم بۆ هەموو بینەرانشە هیوادارم شتێکی جوانیان پێشکەشکەین. ئەی ئافرم گۆرانەڵی بۆ شەکراو خواردنەوە هاتووی بەم قاتە چاکەت و پانتەوە ئەڵی دایکم گۆڕێتی جوانی ماشەڵاو لێ بێ بەس ئیتر هینە وەڵا ها ئەچیتە داوای ژن و ئەوانە ئاوە خۆ مڕەتە بەکەی هەردوو گوڵەکەی من دوو گەنجە مۆسیقیە جوانەکەی شاری پیرەمەگرونی سەربەرز کاکە کردار و کاکە شاکار جا ناوەکانیشتان لەیەکەوە نزیکن لەسەر یەک ڕستەیە. شاکار گیان زۆر بەخێر بی کاکە کردار تۆش بەخێر بی ئێوە لەمە دوا ئەندامێکی تەلەڤیزۆنی گەڕیانن دوو مۆسیقی جوانن یاخوا سەرکەوتوو بن یاخوا لەشتان ساغ بێت. خۆشەویستیم بۆ برای بەڕێزم کاک ئەحمەد خۆشناوەتی لە شاری هەولێر ئەدمینی هەموو لایفەکانمان وە پەیامنێری گەڕیان دەستخۆشی لە جەناب دەکەم با لەمە زیاتر سەرتان نایەشێنم. سپاس بۆ ئایچیوی گوڵ بۆ فازلین بۆ ئاوە جوانەکەی سلێمانی سپاسانەکەم 5 کارتۆناویان بۆ جەلال گۆڵەی نرد زۆر زۆر سپاس دڕای باش ئەچمە لای بەرهەمێکی کاکە گۆران و دوایی لە خزمەتان ئابم ئیشاڵڵا فەرمووی.
ئەی لەگەڵ فەرین ئەی ئافرین ئەزانی چی سڵاو لە پیرەمەگرون کە ئێوەی تیا پەروەردە بوو داوتانە نەم زیکۆ فەرمانی پیرەمەگرون ئەی ئافرم دەستان خۆش بێت گۆرانگیان دەمە خۆش بێت ئەگەر شتێکم لەسەر گۆرانیەکە بۆ بڵێ من خۆمەزانم هیچ چێ و چییە بەس با بینەران بیزان هۆندراوەکەی خۆمە بەڵام ئاوازەکەی فۆلکلۆر و من لە مامۆسا ڕەزا جوولەکانی و جۆم لێ بووە دەست خۆش دەم خۆش مامۆسا ڕەزا مامۆسای گەورەی شاری سلێمانی ڕێزم بۆی هەیە منش ڕێز و سڵاوم بۆ پیاوە بەڕێزە هەیە بۆ هونەرمەندە خۆشەویستە بەڵام هۆندراوەکەی خۆمە بەو گۆرانیە تۆزێ ناسرام لە ناو خەڵکا و بۆیە پێم خۆش و لێرە دووبارێکەمەوە ئەی پەنجە بۆ تیکتۆکەکە بێڵێ هەر تۆم خۆشەوێ ینی چی لەسەر خەتە خوا ئەی ئافرم هەر بمزانیان بۆین باقە سەوزەی بەست و عاشقا وای ڕێباست نەبێ ئەو هۆندراوانە لە چۆ ئەی ئافرم بەخوا برا برژاوی نەخس و تاوی تۆ من سڵاوە نەرم بۆ کەرکووکی سەربەرز بۆ ئەو کەرکووکەی کە هەر چوار پارچەی کوردستان فەخری پێوەکەینەوە من وەکو خۆم گەرمیانیم زۆر خۆشەوە نازانم دوور و نزیک بزانی بەس ماشەڵا هەمووتان دەنگتان خۆشە تۆ بڵێ ئەو گەرماوی نەبێ ئاوایە باش لەگەڵ مەقامی گەرمیانی هیچ بینێکە هەیە با بڵێ وڵی شارەزاییم لە مەقاماتانی نیتە ئەی ئافرم هونەرمەندی ڕاستەقینە ئەبێ وابێ ڕاستە خۆ جواب دەمەوە دەست خۆش ئیشێکی زۆر باشەکەی من زیاتر ئەوەی متابعی تۆم کرد بێ زیاتر شتی با بڵین ستایلی بەند و ئەوانە ستایلی بەند و زیاتر لەسەر ڕێچکەی هونەرمەندانی ئێرانی ڕۆژهەڵات زۆر باشە دەمە خۆش بێ زۆر سپاس با بڵین کاری ئاهەنگی بکوزاواژەکەی لە ئاهەنگی بکوزاوە و دانیشتنی شەوانە و دانیشتەکانم بینیوی بەڵام عید میلاد و شتی واکە ئەی ئافرم ئاسپی سەرەکی بچێ تەنیا ئازوێک کە پشتگیری من بکات تەنیا ئازە سازێکە ناوی مامۆستا محەممەدی سازە بەڵام بەداخەوە ئەمڕۆ داوامیە ئەرکیە بوو بۆیە نەیتوانی لەگەڵمانە ئامادە بێت مامۆستا محەممەد ئەم دوو بە ڕێزەش دەستیان خۆش بێ هیوادارە مەر سەرکەوتوو بن جێوانیان پڕ کرد کۆرە حەلیان نییە ماشەڵات تاخیر ئەزانی چی یەک شتێ باپەوە بیرم کەوتەوە بۆیان نووسی بووم
کاکە من و تۆ 2 هەفتەیە کۆنتاقمانەیە بەڵێ من بە تۆم تۆ دوولای من بە لەگەڵ کردداری شاقسەم کرد و لەگەڵ شاکاری شاوا بوو تۆڵی خەتای ئەمانە خەتای تۆیە بەس ڕازگۆیانە ڕاستی سعات 2 نیۆڕۆێمە لە پیرەمەگرون بووین چاوەڕێی کاک شاکر کەتنەکە ئەم ناوێتەوە باشەوە شتێک ش پێ وتم وتە گۆرانی بێژێکی خۆمان هەیە ئەوە دوای 21 یەکەم بەرنامەم ئەوەی ئێوەیە تەوە دڵنیام باشە بە ساقە بوو دەستان خۆش بێ و زۆر بەخێر بێنەوە ها کێ کاکەیوبی گیان هونەرمەندی خۆشەویست ئاسپی بە توانای ڕۆژهەڵات و باشوور کاکەیوبی ئەوە یەکێکە لەو عازب سایزەرانەی کە جێگەی ڕێزە بۆ من کۆمنتەکە دەخەمە سەر تەپڵی سرم بەس هیچ نییە پێی ببینم ناو بەناو لەو تیکتۆکەی گۆرانەوە سەیری شتەکە منیش دەست و چاوە خۆش بەوی بیجیان خوا ئەمە شخصیشە وەڵاخۆ چاوی باشیشی هەیە ئامەزە ئەی ئافرم ئەچمە لای گۆرانیکی تری خۆشی ئەو کوڕی کاگالان زۆر بە خێراتنی دەیەکەم هەردوو چاوی ماجەکەم شتێکم بۆ حازر کردووە زۆر کێ کاگڕێ باز گوێم تێوە نەبوو براکەم پەیوەندیەکمان لەگەڵای بە ئەو پەیوەندی وەرگرموویتر دوای لە خزمەتان نابم کێ پێنجێنی کاگڕێ باز کاکدانا پێنجێنیمان لەگەڵایە هەموو کاتێکی باش ئامۆزاجیان باشی بە قوربان بەخێراتی میوانەکان دەکەم زۆر سپاس دەکەم ڕاحی من زۆر سپاسی هەمووتانەکەم جاروبار ئەبینم گۆرانەکانی من لێدەن لە ڕادیۆکان بەڕاستی مە قەردانی جەنابتانم ئۆ دانا پێنجێنی بەڵێ ئەرەوە لەکوێ جاخۆن بە دوات ئاگەڕم بەرنامە بۆ بکەم کوڕی باش من لە خزمەتی جەنابتام کاگەزاش پەیوەندی پێوە کرد تۆزێ مەشغوڵم بۆێنا ئینشەڵا لە دەرفەتێکە ڕادیۆکەتانێ مە خزمەتان و شتێکی باشتان بۆ تەرتیبەکەم هیوادارم هەروە سەرکەوتم ویستم لێرەوە سپاستان بکەم بۆ و بەرەمانی من کە بڵاوەکەنەوە چاوی یەک بە یەکتانە ماچەکەم وەلەکەم و کوڕیشمان ببورن کاک جەلاجیان بەجددیات بیری جەنابی شتەکەم دەمێکەیە بەدیدار نەگەشتوم ئینشەڵا یەکتریە بینین و بەخێراتنی و میوانە خۆشەویستانە شەکەم کاکە چاوی ماچەکەم کاکدانا من حرمەتم بۆ جەناب هەیە ئێمە خەڵکی منتیقەیەکی نییەک دووەمینیشیان ڕادیۆی گەڕیان هی هەموو هونەرمەندانە برای گەورەی منی خۆشەویستی بە ساقی چاوم کاک جەلاجیان بە کاتی نەگرم خۆشحاڵ بووم تۆزە پێنجێن چێتی ژەکەی نێمە قوربانێ بم کاکە داناگیان ئینشاڵڵا دوای نەورۆز پەیوەندیم پێوە بکە دوای نەورۆز با ڕۆژێکی بۆ دانم لەگەڵ ڕقەمی شەخسی خۆتم لایە دەی زۆر باشە بچووکی دەکەم تۆ برای بەڕێزی سپاس بۆ هونەرمەندی خۆشەویست بۆ هونەرمەندی گەڕیان بێش کاکە دانا پێنجێنی ڕێزمان بۆ جەنابە هەیە جا من تۆزە ناڵم گەرمیان چێتی و پێنجێن چێتی یەکەم پیرەمەگرونیشم زۆر خۆشەوە بە حکومەوەی خەڵکەکەی هەمووی ئەناسم و ئەم ناسم گیان ئاخرەوە ئەو بەجددیەتی کاکە چینە لای گۆرانیەکی ئەمەیان چیم گۆرانی ئەمان گۆرانێکی شادە ئەی ئافرم ئەی ئافرەن بەرەو نەورۆزە ڕۆینەوەها بە ئەمەیان تۆزی عاشقانەیە بۆ عاشقم منڵم بە برژاوی هاتووە بۆ لا مشکی دەگا ئەوەیە کاکە فەرموو باشە دەی دواییکەین بەهی دڵدا چ حەشر و قیامەتێکە
هەی لە دنیای بێدەنگیدا نەبوونی چیم پێکە شل و شەو ڕێگە دەبڕن لەم شەقامە ترسناکە چون شەوی درێژ کردووە ونبوونی تۆ سەیریکە هەڵەی ژیان سوێندی خواردووە تۆ لە من غافڵ بیکە هیچ بارانێ نیوێن بەی خەیاڵت تەڕم ناکە دووری وەکو موز لەسەر فەتی ژیان سەمادەکە دووری وەکو موز لەسەر فەتی ژیان سەمادەکە لە ڕوخساردا نامێنێ لە تۆ دابڕان تروسکە لە ڕوخساردا نامێنێ لە تۆ دابڕان تروسکە وەکو یاقوب بۆ یوسف دڵسێن دەبیرتەکە بەیانیان وشەکانم بەناوت دەست پێیەکە دیدارت دەرمانێکە کام ڕەوێن بریچادەکە دیدارت دەرمانێکە کام ڕەوێن بریچادەکە جودایی تۆ دەردێکە ژیان بەشی وەن شادەکە بە تۆ گەیشتناوەتە ژیانم شیرین ترەکە وەرە دایکم ببینە وەکو من چاوڕێ دەکە وەرە دایکم ببینە وەکو من چاوڕێ دەکە ئەم جارە هی منە هی دایکم وێرانتەکە ئەم جارە هی منە هی دایکم وێرانتەکە کەشگەر بڕواو بێت مەحاڵە جوانی وەک تۆ خەیاڵە پەیدا نابێت هەی مەیاڵەیەندە جوان بی نەک مەرگ عاشقت بێت نەوەکا مەرگش وەک من دیێوانە و سەرگەردان بێت هەی بێڵام شەوتەڵم لە شەمعی ڕووی جوانی بێت یاددەوە نەشیرنا ئەبێوی ساڵت چۆن بێت یاددەوە نەشیرنا ئەبێوی ساڵت چۆن بێت پێکەنینی سەحراویت بەناز کوڵمە چاڵە بێت باشاڵی کوڵمەکانت گۆڕ و مەزاری من بێت باشاڵی کوڵمەکانت گۆڕ و مەزاری من بێت یاچی گوڵ و گوڵزارە لە باخی داوین بێت خۆم بە خەوانی دەکەم فرمێسکی سەواوی بێت یا پەپولەی ئەم ڕوحە لە باخی داگەشەی بێت سڵاو سڵکا بەدەنگی خۆش خەزەل ئاوازی بێت گەرم جارن نەیتەوە من نیشتیمانم نابێت ناوم گەر لە پاڵناوی تۆ نەبێبوونم نابێت ناوم گەر لە پاڵناوی تۆ نەبێبوونم نابێت بشیت شاکاری گۆڵ هەی شعرێ وەسفی تۆ نەکە تۆ وەرە بیسووتێنە دڵێک یادی تۆ نەکە لە سینە دەری بێنە هەی دڵێک یادی تۆ نەکە لە سینە دەری بێنە ئەو دەست و خاچە بشکێ کە بۆ لای تۆم نەیێنا بیناییم ڕەش بنوێنێ کە بۆ تۆ مەڵ نەیێنا ڕەبی ئەو زمانم لاڵ بێ کە ناوی تۆی نەیێنا ئەم شەو لە زیاتی مۆمێک دڵی من داگرسێنە دەیە تۆ ژیمانەکەم ئەم دووریە بشکێنە دەیە تۆ ژیمانەکەم ئەم دووریە بشکێنە شەبکێ گۆڵ بکە دیاری ئەتۆ بۆ منی بێنە لە بەهاری عومرمدا خۆشی و شادیم بۆ بێنە کام لە لای من ماڵیە تۆ وەرە بیتارێنە کام لە لای من ماڵیە تۆ وەرە بیتارێنە بۆ ڕادوێ گەڕیانە ئەوڕۆ بەز من پێگێنە شکار و کاکە کردان یەڵڵا گرمە
لێبێنە دەدرەوشای لەنێو خاکی دڵمدا وێنەی باران دەپڕوشای هەی شێوەی خەڵ و زیاگر دەمە و بەیان دەگەشای سەرسام بووم بە جوانیەکەت وەکو حۆری دەنەخشای کللەی دەسوەڕایەوە لەنێو دووچاوی ڕەشای گێر نابم لە بینینی هێندەم کردووە تەماشای لەنێوان چاو و دڵم ئێستا تۆ لە دوو بەشای دڵێ هەڵی بژێرە هیچکە لێی مەکە حاشای لەسەر تەختی ماڵەکەم وەک شاژن لێ ڕاکشای فەرمانی هەرچی یەکەی بۆ خۆ سەرۆک و پاشای فەرمانی هەرچی یەکەی بۆ خۆ سەرۆک و پاشای سەرسام کردووە بە زوڵفی ڕەش و جوانت هەوری شت گریاندووە هەی بە تیشکی چاوەکانت خۆرت بێزار کردووە باسی ئەستێرە ناکەم ئەستێرە تاراندووە هەی تۆ گەردون و ئاسمانت بە کوردی هەژاندووە خدا لە جیاتی حۆری تۆی بۆ زەوی ناردووە ئەڵێن ئەم وەسفە جوانە گۆران بۆشێت کردووە ئەڵێن ئەم وەسفە جوانە گۆران بۆشێت کردووە هەرکەس وەک من بیبینێ ئەڵێن وەسفی نەکردووە هەی من کۆشکێکی شانەی ئەوینم ساز کردووە لە هیچ شتێکی کەم نییە بەستۆم لێ بزر کردووە لە هیچ شتێکی کەم نییە بەستۆم لێ بزر کردووە الله یا ڕەبی بەخێر بیتەوە دەمە خۆش بێ بەڵام کاکە بەزاتی خوا ئەم کوڕوزە کلوزەی کە تۆ ئیکەی وابزانم وا بڕام شۆقاتێکی بۆ لە بەرەکەم وچم بۆ داواکەم براقس هەر بەزەیم پیاتایەتەوە شتەکان شتەکانت جوانن ئافرم بەس تەسەورەکەم بە ئەحساسێ گەیڵەی بەڵێتەوە بۆ ئەم کەناڵی ئەمە بۆ بینەرانی بەڕێز زۆر بەدڵە و بە تایبەتیش بۆ یەک کەسی بڵێ وای بۆ چم ها تقریبا هەموو شتەکان نەبێ بۆ کەسێ بێ وای ئەی باشە باش ئیشاڵڵا پشتیوان بەخوا بە یەکی ژەگەن و پیر و خەڕۆژە بن زۆر سپاس بەسکە ئەو نەزەروری وەڵای قۆڵی لێ هەڵماڵە گۆرانگیان ڕێز و حرمەتم بۆ جەنابیان و بۆ خانەوادەکەی ئەوە لەبەر خۆ تۆزێ بەرنامەکە خین بکەینە جینا ئەوە پەیوەندی بە شخصی خۆتەوە هی من ڕێز و حرمەتم بۆ جەنابت و بۆ جەنابیشی هەیە زۆر بە ڕێزی سپاسەکەم یاخوا ڕۆڵە دەست و چاوتان خۆش بێ ئەشۆ بیلا دەردی هی نەیوت مامە ڕەسوڵم ئەوی بەخوا برا تەڕی لێیان ئەشۆ بیلا تەڕی لێیان ئەی ئافرین ئەی ئافرین ئیسیجامێکی جوان مۆسیقایەکی جوان دەستان خۆش بێ خۆی ئەوە با بڵین کاتی خۆی ئێمە من خۆم عازبسازەر بووم 29 ساڵ هەتا عازبسازێک یا باڵەبانێکم لەگەڵ خۆمان ڕاهێنا هەر تێگەچوو یعنی بڕوا بکە سەد حەف لەمان سەقەت کردووە جاری وا هەبوو خەریب لە یەکتریمانایە کورە با بە حەفلەیە بۆ خاتری خوا بە قورعان پەلامار هەبووە زوو بۆ بازەکەم بەس ئێوە دەستان خۆش بێ بەڵام هیوادارم لە یەکتری جیانە بنەوە هەر ئیشەکانیشتان با هەر بە یەکەوە بێت لەشتان چاک بێ و دەستان خۆش بێ و زۆر باشە کاک لەباس چەند دەقە ڕۆیەوە برای دایکم ها قەینە ڕایدا باوکم هێشتا لە
کاکەوا تاخیر بوون کاتشیان لە من تێگا خۆ ئاگای لێ قەدوانە بووم ها نانا بە تۆ گوڵی گوڵ تێنەگا زۆرشە زۆر باشە وڵایتر نازانم وڵی لە قەر خواردن بیوە تاخیر بوویت و ئەم هەموو ئاواژە خۆی ئاو لای ئێمە فریە سپاسی ئاوی لای پیسلێمانی یەکەم خۆشەویستان ئەمە عەرزی جەنابتان بکەمەوە 2 بەیانی 8 مارس یادی ئافرەتان و ژنان لە ماڵی کولتوری سۆفی کەریم لە سابوونکەران تەلەڤیزۆنی گەڕیان چەند چالاکیەک بە سپۆنسەری تەلەڤیزۆنی گەڕیان و ڕادیۆی گەڕیان چەند ڕێکخرا و چالاکەوان و شانۆکار و هونەرمەند و ئەدیب و کورە هەمووی نووسری بەڕێز و ئەمانە لە کاژمێردەوە لە ماڵی سۆفی کەریم لە ماڵی کولتوری سۆفی کەریم بە سەرپەرشتی کاک جەزای ساز و ستافی ڕادیۆ و میلی گەڕیان و تەلەڤیزۆنی ئێژدی گەڕیان لە خزمەتان نابین ئیشەڵات 2 سبەیک لە کاژمێر دووەوە کاکە میران ڕانیەی لە ئەڵمانیاوە قوربان بم مامە جەلالجانەی ئافرم بابە چاو ماجەکەم خاڵە میرانی گیان قوربان مامە جەلالجان پێشت بەخێرا میوانە جوانانە دەکەم دەست و چایە خۆش بێ بەڕاستی و ئامۆزا دەنگێکیە کاکارام نەوەی نییە کاکە گۆرانەوە لە تێکستەکە غەڵەتیش نووسی بوومان بمان بورن ئەستا کاک ڕێباز ڕاستی کردەوە کێشەنێ بەدڵێک گەورە وەری دەگرین خەر لەلێکی هونەریە برای ئەزیزی ئەمەی خۆشەویستی مامە جەلالجان خواگای لێ ڕۆژێک نەتبینم نا وابزان ماڵتەوە هێندەی من ناتبینن هەموو ڤیدۆکان تەماشارەکەم لە یوتیوب لەوە پچووکی دەکەم من خزمەکاری هەمووتانم قوربان بم چاوت مازەکە مامە جەلالجان وەزەگە یەک دوومانەیە یەک دوو بەسەرایەکە بۆ مام گێڕەوە خۆشحاڵ دەبم ئەگە لە کاتی نەگری دانەیەکم ێستا حازرە بەسەر ئەو جوتە چاوم لە خزمەتتا نا ئەو تەلەفۆنەی کاتی خۆی هاگە 3800 دینارەکەتان بۆ هاتبووە ئەوەم باس کردووەوە لە یوتیوبا هەیە ئاخر ئەوڕۆ گوێم لێگرتەوە لە کاک عوسمان فاقی ڕەفیقت بان کردبوو بەڵێ ئارەوەڵ چاوت مازەکەی خۆشویستی و ڕێز و احترام بۆ برادرانش زۆر ساز بە ناوی ئەوانیشەوە تۆ برای ئێمە کاکە میرانی ئەگەر جارێک تر کا عوسمان فایق بانکەیەوە بەڕاستی گەڕیانی دەبوت گوناح ئەو دەنگە نەمێنێ یعنی لە دوای کاک عینەدینەوە گوناح ئەو دەنگە بمرێت بەسەر هەردوو چاوم لە وەرزی تازەیە ئیشەڵا دوای با بڵین بەهار وەرزێکی تازەمە بێ بانگ یەکەمەوە بەسەر چاو ئەگەر ئیشەڵا غەریبیشت دەکەین دوسێ هەفتە غەریبی دەکەین وەڵڵا دیار نەمێنی تا دوای نەورۆژێ نانە دووسێ هەفتە نییە خاڵە میرانجیان ئیشەڵا چوارشەمەی دوای 21 مانگ دەست پێ یەکەمەوە دەیشەڵاوەڵا گۆرانێکەیە دەڵێ باڵادارچینی بۆ ئەوەندە شیرینی خۆت دەڵێ خۆ تۆ شەکردنی بۆ شیرینی بە قورعان و ژار لاتۆ لەکەم وام لاتۆ بە باڵادا بڵێم قوربانە بم من ڕانیەکان و جەنابی شتاجی سەری منن خۆشەویستی مامە جەلالجان ڕێز و احترامێکی بێپایانم بۆ تەیە ڕۆژە برادێکم لەکەم و لێرەکان هەر ئیمەتەکەی خۆتانە نائێرم ناوەکەی بڵێم بەخوا دوای بمگرێ دەڵە وەرە لە بەرنامە بۆ ناویم دەتێنەوە وتم تەمەشا ڕادیۆی گەڕیان دەکەم کاک جەلال گۆڵەیوانە تی دەیناسم برای جەمالی ڕەحمەتیە هەموو تاین دەناسی ڕاستەکە ڕێزم بۆ جەنابیشی هەیە چاوی ماجەکەت ماوەجا یەک پرسیارێک حاستان نەکەم و زۆر لە کاتان نەگرم کاک پاشات بان کرد بوو ها قسەی خۆش بە سەراتان دەگێڕایەوە بەڵێ کاک پاشا برادێکم لابوو ئەوە دانیشت یانی لە ماڵە دانیشت بووین کاک پاشا وتی ساڵی ئەوەش نازانم دەست بۆ مۆسیقا کردووە نەوتی ساڵی هێشتاوەش چ بەرهەمێکم پێشکەش کردووە ئەو برادەرە گوتی باوکم یانیەوە تەمەنی منە هەشتاوەش گوتی یانی ئەو پێوە دیار نییە کە ئەو تەمەنەیە بێ هەشتاوەش مۆسیقای لێدا بێ گوتم کاکە وەڵڵا براوە خۆ کابراوە ڕاستی دەمرێت و دوایەوەی گوتی بۆ سەر شکلی نەڕۆشتووە گوتم بابە کابرا گەنجە و جوان ماوەتەوە دەیگوونە بە قورعان سوێندی دەخوا دەیگە سەر و پرچەی خۆنیە گوتم وەڵڵا بابەی خۆیەتی دەبوو تا مەچینەیەک بەرە سەری بلێکەرەوە ئیتر قوڕی کوێ پێی ناسەکمانە یعنی مامە جەلالجان یعنی ئەوە سەر و پرچی خۆی بووە بەڵێ موالیدی 72 کاگ ئەردەڵان یەکێکە لە عاسبە هەرە باشەکان و یەکەم کەسیش لە عێراقا کە توانی دۆبلاچ بکە زمانێکی تر بکە بە زمانی ئەو دەمە خۆش بەشتەرە و لێبیان یەک ماس پێ بگرم بەقەت لاقم یەک داوەتی 6 دۆڕە وەڵا خزمەکانمان دۆڕان ئارە
وڵا قزبەکەمان دۆرە حەز دەشی گوتی میرە جان چت پێ خۆشە وتم باش تازە چۆتە سەریشێ تازە ئەو ماگەی پارەی باش وەردەگرێ وڵای دەیەک ماسوبەکە لاقی پێ بکڕم وەڵا دەست خۆش بێ لە بری منیش پێی بکە داوەتەکەی پێ بکە خۆشەویستن چاوت مازەکەم ڕێز و احترامێکی بێپیان بۆ کەناڵەکەتە بۆ مامە جەزای ساز بەڕاستی کابراکی مۆدە بوو ژیکەڵە دیارە بە زمانی خۆمان کابراکی قشتۆکەویش ئەزانی چی بکاتەوە ماتوڵای لە هاو لەسەر خەت بمێنەرەوە یەک دەقە شتێکم حازرە ڕێباز لەم شەوانەیە لە شوێنێ بووم با بڵین داوت بوو ئیتر دانیشت بووین هەروتیان ناو نابم وتیان وڵا کاکفڵان قەنازیە منیش زۆر حەزەرم کرد وتم ئێستا بێت لەواچە دوو مۆنیکا حیمایی بە دواوە بێت و لایە ئەو مەسوولە کۆنەکان و ئەوانە وڵی ئیتر هەر چاوەڕێم کرد و هەر حەزەرمان کرد وەرم کاکە و گۆشتە وریابن بە ئەو پیاوانەیە نورگینەکەن وڵا کە هاو پیاوێکی گەنجی احتیادی کراس و پانتۆڵێکی لەبەرا بوو وتیان ئەمە کاکفڵان کەسە و کاکفڵانی قەناسە ئێوتم یاخوا بەخێر بێ سەر چاوم تر سەیرمە کرد ئەمە لە قەناس بەدەست و شت نەئەچوو زۆر سیر بوو بەلام بوو زۆریش حەزەرم لێکرەوە نییە کۆرەوتم تۆ با پرسیاری لێ بکەم وتم ئەوە ئامۆزا تۆ بەجددیم لە قەبەت چییە وتی بۆچی ئەی وتم خۆ ئەبووە ئێستا تۆ هیچ نەبێ هەردوو دەمانچەوە پێ بووایە کاکە تاقمت فەنگێکی پێ بووایە کاکە ئەو ناوە زۆر گەورەیە بۆ مەسەلەی عسکەری و سیلاح وتی وەڵا کاکە جەلالگیان ئەزانیم شۆرەتیان بۆچی لێ ناومتم ناوەڵا وتی کاکە ئەمە هەر عەرز مەکڕی و هەر قەناز بوویتر ناویان هەم فڵانی قەناز وتم ماڵی بە قوڕەجی لێوتی بوتم با بە لێوارەوە من حەزەر لە تۆکەم هەر ناوکم کەوتە بوو لێ ئەوە پێشکەشە بە جەنابت و بە هەموو بینەرانی بەڕێز و بە ئێژدی گەڕیان خۆشەویستی چاوت مازەکەم نامێت لە کاتامگر بەخۆی خۆشم خۆداسایی وەک مەلا مەشهور 1 ملیۆن شتم بەسەراتەوە بەس هەندێکی بۆی ناوێ باس لە ڕادیۆ تەلەڤیزیۆن لە خزمەتام ڕێز و حرمەتم بۆ کاکە میران لە ئەڵمانیاوە بۆ هەموو ڕانیەکان و بۆ هەموو کوردانی تاراوگا کاتێکی خۆش بۆ جەناب هیوات مەزوز و پەیوەندیان پێوە دەکەمەوە لە خزمەتتان کاکە میران گیان ئەگە گەورەماکەن و داخڵماکەنەوە برای چاو ڕێز و احترام بوویە ئەوەی کە داخلی کردم لە پشتی کامێرەوە کاک ڕێباز لە خزمەتتانە قوربان بەستخوا ئەو برادرەش بڵێ زوو بڕۆ داوای دەنا بە قورعان وەک کۆتریتاری ئێرانی لێ دەفرێنایەتەوە بڵێ زوو بڕۆ پێشێ بە ئامۆژای وڵا ناڵە مامەزاوام لێ هاتووەم شۆ کەتافی بۆ لەبەر کە چمە ماڵی خەزووری بڵم کاکە بۆ خاتیم قورعانە بێنێ بابە ئەمە بۆ کڕوزی لێ هەڵەسێ بەخوا بڵێ برام لە دەست دەڕوامە تۆزێک تێدەگەی لەوانەوەمان لێ بەسەراتنی وەک تاری ئێرانی دەڕوە نهاتوو جای شەڵام میران بێنێ بڕوان ناکەم واز لە گەعدە و حەفلە و شتێنێ هەر لە ماڵەوە بێ ئاخە 3 مانگێکم تازە زاوایە شیرینە دەبێت 3 مانگ لە ماڵە بێت ئیشەڵڵا پیر و خەڕۆ بن خۆشەویستن گۆرانی یەکەمیشی بە قورعان بەقەد یەک ڕقم ئۆزۆ ڕقم 12 پیاوی مۆز دەکرد یەکەم گۆرانی ئەی ئافرم ئافرم بابە ئەوەندەش تیری بە قورعان مردومانی پێ بکەنەوە کورە ئەبم بە قوربانە کاکە میران ڕێز و حرمەتم هەیە بۆ هەمووتان مازەکەم یەک ماچی هەوای لێ ڕاهتاوێ قوربانە بم لەسەر سرم چاوی منی کێمان لەگەڵە کاکە جەزامان لەگەڵایە لە خەباتەوە کاک جەزام کاتەوە باش کاکە جەزا باشی قوربان سپاس دەکەم بە قوربانم سپاس دەکەم کاک جەلالجان تۆ بەرنامەدێکم چاو ماچەکەم کاک جەلالجان تۆ برا گەورەی تۆ برا گەورەی بە قوربان بایرەکەم تۆ سێعاتیە نازانم وەڵاهی دەنگە باش ناگاتە لای من خاڵە جەزاگیان کاک جەلالجان چاو ماچەکەم برای بەڕێزی مامە جەزاگیان قوربانم دەست خۆ تۆ بەرنامەدێکم چاو ماچەکەم زۆر سپاس بۆ جەنابیش و کاک جەزاگیان بۆ تۆ بۆ هەموو کارمەندانی باشمینی گەڕیان چایۆ بتاماتەکەم قوربانە بم بە ناوی هەمویانەوە دەست خۆ تۆ بەرنامەدێکم کاک جەلالجان هاتوو بەیانی وتی نازام لەگوێ شتێکەیە دوو بەیانی لە ماڵی کللتوری سۆفی کەریم لە سابوونکەران لە سەعات دەی بەیانی بۆ 5 ێوارە یادی 8 مارسە ئەتوانی بێت ئارە وەڵڵا هاتن بۆ حەچی کووردە دەی بە قوربان کاک جەلالجان دەست خۆ تۆ بەرنامەدێکم و چاو ماچەکەم سڵاو ڕێز بێ بۆ هونەرمەندە خۆشەویستە دای ماچەکەم برای ئەزیزی ئێمەی زۆر سپاس بۆ یە گۆرانی مامەڕدای کەما بۆ بڵێ مەجال هەبێ ئیشاڵڵا بەسەر چاو بە قوربانم کاک جەلالجان لە خزمەتە مامە جەزاگیان تۆ برای بەڕێزی قوربانە بم
خۆشەویستانە چینە لای بەرهەمێکی کاکە گۆران و یینەوە خزمەتە ئای ئافەرین. بۆ دکتۆرێ من ئێدی باش ئەنەس جان ئێدی باش سەیری ڕەنگی زەردم کە ئارامی گیانم دکتۆر دەی وەرە دڵشادم کە هەر لە سووتانم دکتۆر باز بە عیشقت بەندم کە بۆ هەراسانم دکتۆر باز بە عیشقت بەندم کە بۆ هەراسانم دکتۆر پیاوەکەی هەر سەرگەردانم دکتۆر جارەیەم دڵم ناکەی جارەیەم دڵم ناکەی ڕوو لە نەمانم دکتۆر باشقت بابەت مەکەی بۆ چاوەڕوانم دکتۆر بۆم بێمەی لە گەرمەکەی خۆشە زستانم دکتۆر بۆم بێمەی لە گەرمەکەی خۆشە زستانم دکتۆر سیری دوو چاوتە نەمام ژیانم دکتۆر دڵە سیری دوو چاوتە نەما ژیانم دکتۆر لە سەد لاوە لەتە تیرە بارانم دکتۆر خەیاڵم هەر لە لاتە زۆر پەرێشانم دکتۆر عشقت پەیوەسە وەرە جێ جوانم دکتۆر هەموو شتێک لێ جوانە شەیدای جوانانم دکتۆر دنیا لای من زیندانە کە بێ تاوانم دکتۆر ڕۆژم تاریکستانە هەر لە شەوانم دکتۆر واکاتی گیان کێشانە وەرە سەردانم دکتۆر واکاتی گیان کێشانە وەرە سەردانم دکتۆر شەمان مردوم بە دەرد و خەمان وەرە بچینەیە ناڕتی تاوتوێکە کارزان عوسمان ئەگەر حەقت لای من بوو لە بنا ئەیبڕم زمان بەڵام تۆ خەتاباری دڵش شکاند و میمان بەڵام تۆ خەتاباری دڵش شکاند و میمان دەتەوێ بە جێندێڵی بیشکێنی قەول و پەیمان کێ دڵی تۆی لێگۆڕیم کێ بوواتە نێوانمان دکتۆر شارەی ناکە دڵم بەدا و دەرمان ساتێ دڵخۆشم
ناکە ئازوزی ساز و کەمان ساتێ دڵخۆشم ناکە ئاوازی ساز و کەمان وەختە سەرم هەڵبگرم بەجێی بێڵم نیشتیمان بە سەراتی ئەم مەشقا تەواو نابێ بە ڕۆمان بە سەراتی ئەم مشقا تەواو نابێ بە ڕۆمان لە لای جەلال گۆڵەیم وا بۆی دەڵێ گۆران لە لای جەلال گۆڵەیم وا بۆوی دەڵێ گۆران وەختە بۆ بینینێکت وەک یاخوب چاو لە دەستدەم وەختە لە سەر باڵاکات شەقۆ لە هەزار کەس دەم هەواڵێکیم بۆ بێنن تا بتوانم نەفەزدەم سەد جاراتمە بەردەرگات نەمتوانی لە جەڕەزدەم شان لە قەق نەزدەم هێندە سیرت بوومە ناشکێ چەند لە قەفەزدەم بێسوودە ئازادی من چۆن لە هەزار حەرەزدەم مادام تێکشکان خۆندی چوم لە دەرگای هەرەزدەم مادام تێکشکان خۆندی چوم لە دەرگای هەرەزدەم مارە کیراوی ئەیا و زۆر دڵخۆش بووی کارای لەسەر لاداوی کاکا دنیای داژان یا دڕوانی لە چاوی بەڵام زۆر باش بزانە ئازیزم تۆ دۆڕاوی ڕۆژێک لێ پەشیمان بی ئێستا سەر لێ شێواوی بیرت و پێت دەوتم هەر تۆمی تۆم تاماوی بیرت و پێت دەوتم هەری تۆم هەتاماوی چۆن دڵت هاجێم بێڵی ئاوا بە دڵ شکاوی من لە دوای تۆی ڕێژم فرمێسکی چاو خوێناوی داواکەم لە خوایە بڵێن لە ژین نەحەساوی مێردەکەت تەڵاقتدا بێیتەوە بە تۆراوی مێردەکەت تەڵاقتدا و بێیتەوە بە تۆراوی بەخێرێنەوە ئەک یاڕەبی بەخێرێنەوە بەخوا باوکم ئەشەد و ئافرم حەلتان نییە دەستان خۆش بێ معجیب بم بەڕاستی دەست و دەمە خۆش بێ بەڵام ستایلەکە گۆڕی ئەمە بۆ نازانم ئەمە وردەگلەی و عاجز بوون و شتی تێکەوت بووم خۆم نییە ئەمە هی برادێکی ترە هیکا کارۆخ مەوەستە شاری و پیاوە بەڕێزەیە من زۆر سپاسێکم کە هەمیشە هەڵکارمی باقی ئەویش نەخۆم ڕێزم بۆی هەیە مامەسای بەڕێز کارۆخ مەوەستە بەڵە بەڵە هەڵبەتە ئەم شعرش تۆ کە ئەیڵەی بۆ کەسێک وتووە کە ئەو دڵی شکاوە وایە
تقریبان وای بۆچم ئەڵێن کارۆخ مەبەست یعنی مەبەستی شتێک ئەی ئافرم مامەسا کارۆخ زۆر باشە دەستی خۆش بێ شعرێکی جوان بوو زۆر سپاسێکم من پێم خۆش بوو هەتا ئێوارە لە خزمەتتان نابم بە یاسای کەناڵەکەمان ئەوەندەیە سپاسێکی بێپایانم بۆ کاکە کردار بۆ کاکە شاکار دەستان خۆش بێ پەیوەندیمانە بێ ئیشەڵڵا ئێوە ئیتر ئەندامی تەلەڤیزۆنی گەڕیانە سپاس بۆ کاکە ڕێبازی گوڵ کە ئەمڕۆ بەڕاستی هەم تەخیرمان کردی داوای لەبوردنەکەین سپاس بۆ کاک ئالان ئیش قورس ڕێزلێنانەکە کردووە باوکم ساحەتی خۆ وەرگرە خۆشەویستیم بۆ کاک ئەحمەد خۆشناوەتی لە شاری هەولێر سپاس بۆ کۆمپانیای فازلین بۆ ئاوی سلێمانی بۆ ئایکی و چاوی هەمویان ماجەکەم کە سپۆنسەری ئێمەن یارمەتی دەرمانن باش خۆشەویستان بەم جۆرە ئافوکا گۆران بابێمە لای تۆ ئەخیر پەیامت بۆ تەلەڤیزۆنی گەڕیان هەر ڕێز و خۆشەویستیم بۆ تەلەڤیزۆنی گەڕیان و ئەو ستافە جوانە و دەستی هەموو کارمەندان خۆش بێ و گۆرانی ئاخیرەت بۆ ئێوەیە بۆ ڕادیۆی گەڕیانم حازر کردووە دەست و چاو بۆ ئێوە بۆ کاک جەزا بۆ تەواوی کارمەندان بەڵام پێم خۆشە چەند سوپاسێک بۆ چەند برادێکی ئازیز بنێرم لێرەوە لە تەلەڤیزۆنی گەڕیانەوە خۆشەویستیم بۆ کاک نەژادی پێشمەرگە ئەوە هاوڕێی مناڵیمە وەڵای زۆر سوپاسێکم کە ئەو زۆر هاوکارمە کاک زانست کاک ئەحمەد عەواڵیش ئەمسیانە لە داوام زۆر هاوکار من حرمەتم چایان ماچەکەم و ڕێز و خۆشەویستم بۆ برای دوورە وڵاتم کاک شاڵا و حاجیاوایی لە وڵاتی بەریتانیایە چاوەکانی ماچەکەم ئەوی شاوکارمە و لە ئەرکی موسیقاوشتی و زۆر مەشغوڵە لەگەڵما لە گۆرانی وتنا کاک سامان عەلیبایانی ژووی پیاوی لەگەڵمایە بابیرم نەچێت بۆ هەموو گعدە و حەفلەیەک لەگەڵمایە سوپاسێکم چای ماچەکەم زۆر باشە منیش جارێکخۆشم بۆ جەناب شت عەفو خاوەن جەنابی بە خێراتنە دەکەم ڕێزم بۆ کاکە نەژاد هاوڕێ مناڵیم لەسەر یەک ڕەحلە بوون لە پۆلی یەک هەتا چواری ابتیدایی ڕێزم بۆی هەیە بۆ نەژاد گیان چاوی ماچەکەم خۆشەویستان وەکو عەرزی جەنابتانم کرد دوو سبەی لە ماڵی کولتوری سۆفی کەریم یادی 8 مارسە لە دەی بەیانی بۆ 5 ئێوارە کێویستی بێت لە خزمەتیاین و بچووکی یەکەین چەند چالاکی و گۆرانی وتن و هەڵپەڕکێ و ئاهەنگ و شانە و هەچی شتەی شەڵە تایەکەین هەو کاکجەزا هەموو جارێ بەوە پێیەکەن نێڵەت چوارش دەڵێت تااقەتی نامێنەڵی هەچی شتە خۆشەویستان بەم جۆرە هەتاوەکو وەرزی تازەمان لە دوای 21 سێ من بە بۆنەی 16 سێوە یادی چیمیابارانی هەڵەبجە و چەند یادێکی ناخۆشی تری تایە لەم مانگەیە کە خۆشیشی زۆرتایە بەرنمەکانم ڕائەگرم هەتا وەرزی دوای 21 سێ بەم جۆرە یەمە فلیقاندنی بەرنمەکەم تا بەرنمەیەکی تر بەخوای گەورەتان دەست پێرم بە دووبارە پێشەشە بە کەناڵی گەڕیان و مامۆستا جەلال و مامۆستا جەزای خۆشەویست ئەو کارمەندە بە ڕێزانەش بۆ شاری سلێمانی بۆ کاک ڕێبازی خۆشەویست هیوادارم بەدڵی بێت سەڵاو لە کاکارۆک مەبەست ئەمە شەریک جەنابێت پێشکەوتن ئاتاکن 200 ساڵەوە شارن بۆ 4 پارچە ڕووناکن خەڵکەکەی ڕۆشن بیرن زۆر بەڕێز و چالاکن هەمیشە لاس دوژمن بێمنەت و بێباکن هەمیشە لاس دوژمن بێمنەت و بێباکن لاسی میوانشە بێدەرگە و بێخاکن سڵاو لە ڕادیۆی گەڕیان کارمەندەکان چالاکن خزمەتی هونەر دەکەن زۆرماند و زۆری لاکن سەربەرزی بۆ کاک جەزا و ئەوانەی وەک تۆ پاکن سەربەرزی بۆ کاک جەلال ئەوانەی وەک تۆ پاکن
دۆست و لای برادەران لە شاری سولەیمانی هاتوون بۆ ڕادیۆی گەڕیان سوپاس کە جێیەکەیە دەردی دڵ بکەی بەیان بەڕاستی جێشان نازین ئێوە بۆ هونەرمەندان شعرەکانم پێشکەشن باگشت دۆست و ئازیزان ئەمن دوعایەک دەکەم داواکەم لە یەزدان ئەم ڕادیۆیە بمێنێ یەکەم بێ لە کوردستان سەربەرزی بۆ کاک جەزاو بۆ تەواوی کارمەندان سەربەرزی بۆ کاک جەزاو بۆ تەواوی کارمەندان بۆ کاکە ڕێباز دەیڵێم واکەوتۆتمە سەربەندان بۆ کاک جەلال گۆڵەی پشتیوانی هەمومان شکار و کردار لێگەن ئەوە دەیڵێم بە چاوان لە خزمەتی داما سامانی عەلی بەیان لە خزمەتی داما سامانی عەلی بەیان دەشوشە و ڕازاوەیە ئاویکانی سازگارە 21 سێی نەورۆز جەژنی گشت کوردەوارە خەڵکی دەڕۆن بۆ سەیران هەرچی لە لێو لە شارە خەڵکی دەڕۆن بۆ سەیران هەرچی لە دێو لە شارە ئاهەنگی خۆشتاسەکان ڕەشبەڵک لە دوور دیارە دڵخۆشن دەست لە ناو دەست چی عاشق و دڵدارە تەنیا من دوورم لە یار دڵم مات و خەمبارە ڕوودەکە مارلایەک زیندان و قەبرودارە ڕوودەکە مارلایەک زیندان و قەبرودارە کردار بە وەرگە لێیدا کاک شکارش بەوتارە بۆ کاک جەلال گۆڵەی باندەی خزمەت گوزارە ئەمڕۆ جوانی بۆ دەڵێم بۆی دەڵێم دووبارە کاکە داوای لێبرنم کاکە زۆر بوو سەیارە بۆیە من تاخیر بووم وەڵا زۆر بوو سەیارە کاک جەلال ئەمە بۆ ئەوە بەخوا بۆ ئەوە کەلیمەکانم هەمووی بۆ جوانی تۆیە شعر و کەلیمەکانم هەمووی بۆ جوانی تۆیە دڵی منش شەیدا کرد بە ساو هات و چۆیە کاتێکە خۆی ئەنوێنێ وەگەک تەریشانۆیە دێمە باسی ڕوخسارێت دەڵێ وێنە و تابلۆیە برژەنگت عینە قولاب برۆت قەمە و چەقۆیە شیرنی میترۆیە کۆمەد وەکو کڵۆیە دەمرم لە بەرسەر سینگت پانەت دەڵی سەکۆیە باخی سینەی پێگەشوە هەنار لەگەڵ لیمۆیە دەیوشێتە چی دەڵێ خۆ هەمووی هەری تۆیە دەیوشێتە چی دەڵێ خۆ هەمووی هەری تۆیە بە سناب قساکەین بە کامێرە و ڤیدۆیە دڵم دەحەسێتەوە لە کاتی گفتوگۆیە با زیاتر بیناسیێنم تاقانەی شاری کۆیە با زیاتر بیناسیێنم تاقانەی شاری کۆیە وا لە ڕادیۆی گەڕیانم ئەو بەرنامە ڕاستە و خۆیە من لە کەناڵ گەڕیانم بەرنامەی ڕاستە و خۆیە بۆ جەلال گۆڵەییە کەسێکی سەر بەخۆیە ئەم من جوانت بۆ دەڵێم پێم نەڵێ بێدرۆیە بۆ شاڵە حەزیاوایی ئەو بەندەم لەگەڵ تۆیە بۆ شاڵە حەزیاوایی ئەو
تۆیە تاڵە ڕێباز لێرەیە ئەو بەندەم لەگەڵ تۆیە بۆ کاک ڕێبازی دێڵم بەندی من لەگەڵ تۆیە ئەم شەو جوانت بۆ دەڵێم لەو لای بەڕاستە بۆیە حەزم لە سناب نەبوو لەبەر تۆ سناپمدانە حەزم لە سناب نەبوو لەبەر تۆ سناپمدانە تا تەلەفۆنم بۆ بکەیت لە درەنگی شەوانە حەزم لە سناب نەبوو لەبەر تۆ سناپمدانە تا تەلەفۆنم بۆ بکەیت لە درەنگی شەوانە لە شاری ڕانیە دەژی جوانە ناوی ئیمانە باسڵی کۆیەیە شاجوانی کۆیەکانە نابەت لە شوی کردووە ئێسا بووکی ماڵانە دەیوە گشکات دڵتەنگە بێزارم لەو ژیانە ئەمەی بۆ دەجێڕمەوە تاوان کەس و خزمانە دوو کەسەی لە یەک دەکەن بە مەهانەی بێگانە من کەسێکم خۆشەویست ناوم نابوو تاقانە من کەسێکم خۆشەویست ناوم نابوو تاقانە کەوالێکیان دەڕاندین بە مەهانەی بێگانە جلالم ئەمە ڕادوێی گەڕیانە لە لای کاکە جەلالم ئەمە ڕادوێی گەڕیانە ئەوە ئێستا بۆ دەڵێ بەڵێ ناوی گۆرانە لە کەرکووکەوە هاتووم بۆ پایتەختی بابانە لە کەرکووکەوە هاتووم بۆ پایتەختی بابانە سڵاوێکی دەنێرم بۆ گشت هەوادارانە لە ئێمەی قبوڵ بکەن ئەو بەند و گۆرانیانە لە ئێمەی قبوڵ بکەن ئەو بەند و گۆرانیانە لە خزمەت هەمووتاندام وەڵای بۆ چاوانە لە خزمەت هەمووتاندام دەیڵێمە بۆ چاوانە کاک جەلال برا گەورەی تا بمێنم لەو ژیانە یادی نەژاد پێشمەرگە بۆی دەڵێم بۆ چاوانە من نەژادم لە بیرچێ ڕەبی بمرم لەو ژیانە من نەژادم لە بیرچێ ڕەبی بمرم لەو ژیانە دەست خۆش هەر سەکەی